سڵاتان لێبێت بینەرانی ئازیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لە ئەڵقەیەکی تر لە بەرنامەی دیدار و ڕاوەوە هاتوونەتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی بەڕگە و بابەتەکانی ئەم بەرنامەیە. خۆشەویستان، لە ئەڵقەی ئەم هەفتەیە بەرنامەکەماندا وتوێژێکمان دەبێت لەگەڵ بەڕێز هونەرمەند و نووسەر چالاکی سیاسی و کۆمەڵگەی مەدەنی کاک نەجم محەممەد سەبارەت بە ئاخێز و شۆڕەشێکی سەرتاسەری کە دوای کوژرانی ژینا ئەمینی سەری هەڵداوە و کاریگەری لەسەر بواری هونەر و ئەدەبیات لەگەڵمان بن. کاک نەجم، سڵاو لێبێت، زۆر سپاس کە بەشداریت لەم بەرنامەیە. زۆر سپاس بۆ ئێوەش، سپاسی ئەم دیدارە بەڕێستانەکەم، هیوادارم هەمیشە تەلەڤیزیۆنەکەتان لە گەشە و پێشکەوت نابێت. زۆر سپاس کاک نەجم. کاک نەجم، بۆ پرسیاری یەکەمم پێم خۆشە بۆمان باسکەی جیاوازی ئەم ئاخێز و ڕاپەڕینانە لەگەڵ ناڕزایەتی و ئاخێزەکانی پێشووتر لە کوردستان و ئێران لە چیایە؟ ئەوەی ڕاستی بێ جیاوازیەکان زۆر زۆرە، ینی ئەتوانم بڵێم بە بەرنامە بە دوو بەرنامە و سێ بەرنامە بەش ناکەمەنە ڕەهەندە جوانەکانی ئەم شۆڕشە ئەم ئاخێزە زۆرە، ئەمەنە جیاوازەکان زۆرە. من دەتوانم بە خێرایی هەنێک لەوانە باس بکەم. بۆ نمونە ئەم ئاخێزە ئەم شۆڕشەی ئەم جارە شۆڕشە دەتوانی بڵێن زیاتر ژنانەیە، ینی ژن ڕۆڵی سەرێکی و گەورەی تیابینە. خۆشمان نەزانی لە مەرگی لەو مەرگە تاڵەی ژیناوە ئەم شۆڕشە هەڵگیرسە، یعنی ژن ڕۆڵێکی گەورەی هەیە لەم شۆڕشە. ڕەهەندێکی تر ئەم شۆڕشە سەرتاسەریە، وەک ئەوانی پێشوو نییە. جا لە پێشووە مەسەن لە شارێ دووشە لە ناوچەیەک توێژێک دوو توێژ، ئەم جارە سەرتاسەری، ینی زۆربەی شارەکانی ڕۆژەڵات و ئێرانەوەی گرتوێتەوە. اینجا زۆربەی چینەکانیشی گرتوێتەوە، مەسەن هەر لە کرێکار، هەر لە خەڵکی ئاسایی، هەر لە خوێندکار، هەر لە زانکۆکان، لە خەڵکی پیشەوە، لە خەڵکی شۆڕژێر، لە گەنجان، لاوان، مامۆسایان، ژنان، پیاوان، یانی توانی بڵێ گشتگیریە ئەم جاریان هەموو چینەکانی تایە. و هەروەها هاوپشتی و هاودەنگێکی ژێ لە نێوان مەسەن میلەتە جیاجیاکانە، مەسەن لە نێوان کورد و فارسە، لە نێوان کورد و بلوچە، لە نێوان ئەرمەن و کورد و فارسیان لەناو ئەم نەتەوە جیاوازانە، ناو ئەم زمانە جیاوازانە خەباتێکی هاوبەش، ینی هاوسۆزی و هاوپشتی و هاودەنگێکی هاوبەشێ یەکگرتوویەکێ. ئەمەش ئەوەندەی تێ هێز و جوانی یاوە بە ئاخێز و شۆڕشە. زۆر مەتوانم بڵێم لە بواری هونەریشۆ زۆر کاریگەری هەبوو، توانی بڵێ بە جیاوازتر لە ئەوانی پێشووتر لە ڕاپەڕین و بڵێن ئاخێز و شتەکانی پێشووترا ڕۆڵی ئەدەب و هونەروانە نەبوو. لەما ئەتوانم بڵێم شۆڕشێکی ئەدەبی و هونەریشی بەرپاکردو. و هەروەها لە ڕووی ناوچەیی و لە ڕووی گیانیشەوە بڵێن هەم ڕەهەندێکی گەورەی دروست کردووە، ئەیبینین هاوسۆزی و تەعاتوفێکی گیانی ژەیە بۆ هەم بۆ شۆڕشەکە، هەم بۆ مەرگی ئەو مەرگە تاڵەی ژینا و ئەوانەی دوای ژیناش کە ئەو گیان بەخت و کردوانە هەرمیان، ئەنی بڵێن لە تەواوی دنیا ئەم شۆڕشە دەنگانەوەی هەبوو، ینی ڕۆڵی هەیە و کۆمەڵی گۆڕانکاری گەورەی دروست کردووە، هاوسۆزیەکی گیانیشی وە دوای خۆیان هێناوە. وە ڕاستی بێ زۆر، ینی ڕەهەندەکان زۆرە، جیاوازیەکان زۆرە. هیوادارم توانی بێتم کەمێ لەو ڕەهەندانە، کەمێ لەو جیاوازانە بگەێن. کاک نەجم، هەر وەکو خۆشتان باستان کرد ژنان پێشەنگ بوون لەم ناڕزایەتیە، هۆکاری چییە؟ ئشارەتان کرد کە ژنان ڕۆڵێکی گرنگیان بۆ بەلەم هۆکارەکان زۆرە. منێکی لە هۆکارانە بەوە زانم کە ژنان زۆرترین ستەم لەسەر ژنان بووە لە ماوەی ئەم 43 ساڵی دەسەڵاتی جمهوری ئیسلامیە، نەک بڵم هەر تەنها لەسەر ژنان، بەڵام ژنان پشکی شێریان بەرکەوە. ستەم لەسەر نەتەوەکان بووە، ستەم لەسەر مناڵان بووە، ستەم لەسەر پیاوان بووە، لەسەر هەموو چین و توێژەکان بووە، لەسەر کرێکاران بووە، لەسەر خوێندکاران بووە. توانین بڵێن تەواوی ئێران ستەمی لەسەر بوو هەموو چین و توێژەکان. ئەم ئاخێزەش توانم بڵێم ئاخێزە ینی پەنگ خواردووە، بورکانێکە دەریایەکی پەنگ خواردووی 43 ساڵێک ئەمڕۆ تەقیوە، ینی بەو شێوە گەورەیە تەقیوەتەوە. پێشم وان نییە بەم زوانە و ئاخێزە کۆتایی ببێ. من
زۆر گەشتبینم کە ئاسوویەکی گەشە بێ و کە ئەم ئاخێزەم شۆڕشەم جارە گاتم مەنزڵی کە سەرکەوتن و ڕزگاربوون و ئازادبوونی خەڵکی ئێرانە. کاک نەجم واتە پرسیارەکەم باوا بکەم کاریگەری ئەم ئاخێزە جەماوەریە لە باری هونەریەوە هەم لەسەر خۆت هەم لە باقی هونەرمەندان چۆن بووە کاریگەریەکەی چی بووە؟ ئەتوانم بڵێم زۆر کاریگەری هەبوو نەک هەر لەسەر هونەرمەندی کورد لەسەر هونەرمەندی فارس عەرەب تورک میلەتانی دنیا ئەوروپا بینیمان چەندەها هونەرمەند هەبوو یانی جگە زمانی کوردیش یانی بە زمانەکانی تریش سرود بۆ ئەماخێزە سرود بۆ ژیناوتراوە بۆ شۆڕشەی لێراوتراوە. من وەک خۆم زۆر کاریگەری لەسەر من هەبوو بۆ هونەرمەندانی تریش کاریگەریە بۆەوە تر نازانم تا چەندێ لای ئەوان کاریگەریەکە چەنە بەس لای من کە دەبینم ئەو شۆڕشە بەو عەزەمەتە بۆ هەموو ئیرادی خەڵکەوە بۆ هەموو نەبەردی و ئازایەتی و بوێریەی کچان و کوڕان و لاوان و خەڵک دایکانی گیان بەخت و کرد و باوکانی گیان بەخت کرد و برا خوش و کەسەکانە هەمووی بۆ خۆی بۆتە ڕابەری هەمووی بۆتە یعنی قسەکەرێکی باش و جددی هەمووی دەمی بە شیعر و بە سرود و بە ئەوەی یانیتوانی بڵێم شۆڕشێکی زۆر گەرم و گوڕە ینی وەلو خوێناویش و تاڵهێنەرە بەڵام لەگەڵەوەشە شۆڕشێکی زۆر سەرکەوت و موژدەهێنەر و هیوابەخشیشە. کاک نەجم باسیشتان کرد و منیش خۆم بینیومە کە کۆمەڵی بەرهەمتان لەم ماوە قەندون ئەبێ ئێشارەیەکیان پێ بکەن بە ناوەکانیان. من لەم شۆڕشیشی ناتوانم بڵێم تا ئێستا 5 بەرهەمم تۆمار کردو تۆمارکردنەکە هەر خۆم بم کردومە بەداخەوە بێ میوزیک ئەوەی ڕاستی بەیمکانی میوزیکەکەش هەبوو بەڵام قسەم کرد لەگەڵ کۆمەڵێ خەڵکی موزیکی و کۆمەڵی هونەرمەندی ترا بەداخەوە بە جۆرە لە جۆرەکان نهاتنە پێش نازانم سەبەبەکەی چی بووەوە نازانم حەزم دەکرد لەگەڵ میوزیکا بووە بەڵام بەداخەوە ئەو کارە نەکرا زۆربەی ئەو هونەرمەندانە تەکلیفم لێکردن نەهاتن لەگەڵ ما کارەکە بکەم وەکو میوزیک خۆم بەبێ میوزیکە و ئەو کارانم کرد 5 بەرهەم تۆمار کردووە و دوانی تریشم هەر دوانی تریش بەدەستمەوەیە کە لە ئایندا ئەو دوانەی تریش بڵاو بکەمەوە. یەکێ لەوانە بۆ دایکانی گیان بەخت و کردەوە دایکانی شۆڕش کە ئێمە خۆمان نەزانین ئێستا و پێشتریش قورسایی گەورەی شۆڕش قورسایی گەوری معاناتەکان و تاڵیەکان و سەختیەکان لەسەر دایکانە لەسەر ژنانی شۆڕژێرە لە ڕۆژهەڵات و لە ئێرانە یعنی قوربانیەکان زیاتر ئەوانیان ئەیەن من توانم بڵێم ئەو دایکانی شۆڕش سەنگەری گەورەی بەرگرینانی سەنگەری دووەمی شۆڕش نەتوانم ئەو سرودێکم بۆ ئەوان بوو سرودێکم بۆ باوان بوو ئەو مناڵە بشکۆلەی کە دایکی گیانی بەخت کرد پێم وابێ لە مەهاباد بوو بۆ من ئەو باوانە هیچ فەرقێکی نەبوو لەگەڵ ئایلانە کە لەو دەریای لە تورکیا کەوتە سەرا و خنکا و ئەو وێنەی کە بڵاو بووە زۆر کاریگەری لە من کرد کاریگەری لە زۆر کەسی تریشی پێم وایە ئەو وێنەش بۆ وێنەیەکی ژیانی وەکو ئایلان سرودێک تریشم بۆ ئاسۆڕوونی ئەم شۆڕشە بوو سرودێکی تریشم بۆ شاری سنە بوو سرودێکی تریشم ئێستا بیرم نیە هەر پێم وابێ بۆ ئەو هەر بۆ شۆڕ بڵێ لە ئێستا شادوانی ترم هەر بەدەستەوەیە هەر بۆ ئاخێز هیوادارین بە دەنگیش بپیستین پێمان خۆش بوو هەم خۆمان هەم بینەرانمان یەکێک لە بەرهەمەکانتان هەر کامەیان کە ئێستا لە بەرتان بێ و پێتان خۆش بێ بۆمان بڵێن. ئەو سرودەی دایە سڵاو کە شێری کاک ئەحمەد بازیرە لێرە ڕێز و سڵامەوەی ئەحمەد خۆشم ئاوازم بۆ داناوە پێشکەش یەکەم بە هەموو دایکانی گیان بەخت و کردوانی ڕێگای ئازادی لە ڕۆژهەڵات و لە ئێران پێشکەش یەکەم بە هەموو ئازادی خوازان و شۆڕژێران و کچان و کوڕان و لاوی شۆڕژێری ڕۆژهەڵات و ئێران ڕووبەم دووربینە فەرموون. دایە سڵاو سڵاوی بەتین دایە سڵاو سڵاوی بەتین سڵاوی خەبا تو ڕاپەرین سڵاوی شۆڕێ شوڕاپەرین
سڵاوێ هەڵمات پەلامار بێ تروسکەی وای هەژار بێ تروسکەی وای هەژار بێ تروسکەی وای هەژار بێ دایە منە و لێر فەولورەم هێزی ئەو سێ ڵاوە سوورەم دایە منە و لێر فەولورەم هێزی ئەو سێ ڵاوە سوورەم ئەمن بڵێ سەیە و گڕام ڕێبواریە و ڕێیە دوورام ئەمن بڵێ سەیە و گڕام ڕێبواریە و ڕێیە سوورام ڕێبواریە و ڕێیە دوورام دایە سڵاو سڵاوی بەتین دایە سڵاو سڵاوی بەتین سڵاوی خەبا تو ڕاپەڕین سڵاوی شوڕاپەڕین دایە بپۆشە بەرگی سوور بەرگی وایدا وێمەرگی سوور دایە بپۆشە مەرگی سوور بەرگی وایدا وێمەرگی سوور بە دوژمنان پێکەنە ون نەبێلێت زەردەخەنە بە دوژمنانم پێکەنە لێت نەبڕێ زەردەخەنە دەنگتان نەلەرزەکە نەجم شەوتان خۆش بێ دیارەکە بەرهەمێکی زۆر باش بوو چۆن هەمیش ئەحساسی بووم لێرا پرسیارێک بۆ من دروست بوو تایبەتمەندی ناوچەی و سەرتاسەری ئەمە خێزە چییەکە ئاوا لەسەر جەنابتان خۆم یا کەسانێکی تر تەئسیری داناوە بڵێ ئەوەی ڕاستی بێ کاریگەریەکان زۆرە من ئاماژەم بە کۆمەڵی کاریگەریە ئێستا بەڕێزیت ئاماژەت بە ئەو قسەی ئەو لاوەی کە دوێنێ پێرێ بە پێم وابێ چەنەها وێنەی تراژیدی وایە مەسەن ئەوەی باوان و دایکی و گیان بەرخت و کردوانە من نەبینم کە بەعزێکیان بەورە بەرزەوە بەو حەماسەتە گەورەوە قسەی جوانەکەم شیعر دەڵێن سرود دەڵێن یعنی ئێستا سرود خوێندن لە ڕۆژەڵات ینی بۆتە ئیشێکی ڕۆژانە مەسەلەن لە قوتابخانەکانە سرودەوتێ لە شەقامە سرودەوتێ لەسەر گۆڵگۆی گیان بەخت و کردوان سرودەوترێ لە ئەو سەنگەرانی کە دروستیان کرد لە پشتی و سەنگەرانەوە لە شار و کۆڵانەکانی ڕۆژەڵاتدا سرودەوترێ ئەو هەموو قارەمانیە بینم ئەو جوامێری و ئازایەتی ئەو لاوان و کشان و کوڕانی ڕۆژەڵات دەبینم سەرەڵای ئەو هەموو خوێن و کوشت و کوشتار و گرتن و ئەو هەموو حەماسەتە جوانە ئەو هەموو گەورەی و ئەو هەموو بڵێن شتانە ئەبینم هەموو کاریگەری لەسەر منەکە ینی بەڕاستی ئەتوانم بڵێم هەر گەنجێکی لە کچ و لە کوڕ لە ڕۆژهەڵات بۆ خۆی ڕابەرێکە بۆ خۆی کاریزمایەکە بۆ خۆی توانم بڵێم شۆڕژێرێکە بۆ خۆی جیڤارایەکە بەڕاستی سە باز لەوەیە کرێت کە ڕابەر نییە لە ڕۆژەڵات کەسێ نیە ڕابەری و شۆڕشەکە من پێم وایە ئەو خەڵکە خۆی ڕابەرە پێویست بە ڕابەر ناکە ئەو خەڵکە هەمووی خۆی بۆتە ڕابەرێکی دەستە جەمعی ڕابەرێکی فەردی لای خۆی بۆتە کاریزمایە بەڕاستی شۆڕشیەکە من ئەوە نەک بڵێم مجاملە واقعەکەی بینین شۆڕشێکی زۆر ڕێکخراوە زۆر ئەوەیە ینی زۆر هاوپشتی و هاودەنگیان هەیە لە ناو یەکایە ینی پشت و پەنای یەکن بەهێزە بە ئیرادەیە شۆڕشەکە بەڕاستی نازەم چۆن باسی جوانی و ڕەهەندیەکانی هەندێجار من لە خۆشیە باوەڕوی ئەگریم ینی کە ئەو دیمەنە دڵتەزێن و ناخۆشانەژە بینم ئەوەی تر پێم ناخۆشە بێ ینی هەستم لا دروزە بێ کە سرودێ بۆ ئەو سرودێ بکەم بۆ ئەو
ئازایەتی و قارەمانی ئەو خەڵکی ڕۆژهەڵات بەڕاستی هونەریش خۆی ئەوەی ڕنگانەوەی واقعەکەیە تۆ بێ گزارشی لێ بکەیت تۆزیفی لێ بکەیت ئینسانیش پێشەوەی هونەرمەند بێ ئینسانە تۆ ئەبێ پێش هونەرمەندبوونەکە ئینسان بی دیفاع لە ئازادی ئینسانەکان بکەیت لەگەڵ ستەم و لەگەڵ دژی ئەو ستەم و چەوسانەبی لەگەڵ کەرکرێتە سەر خەڵک لەگەڵ شۆڕش و ئاخێزەکان نابی بتوانێت بە سرود و بە هونەرەکە دیتر هەر جۆرێکی هونەرە وشیاری و خەڵکە باڵاتر بەری حەماس و شۆڕژێری و خەڵکە زیاتر بەرەو پێشبەری ورە و عەزمی و خەڵکە زیاتر بەهێزتر بکەیت ئای تۆشە بێ بەشێبی لەو شۆڕش و لەو ئاخێزە ناکرێت و هەر تەماشاکەرێبی و هەر بڵێ بەداخەوە هەر ئیدانەیەکەم ئەوانە لەبەرەوە من پێم وایە ئەوە وەکو هاوڕێلینی نەڵێ شۆڕش جەژنی چەوساوەکانە من ئەوەی دەبینم لە ڕۆژهەڵات و لە ئێران جەژنێکی گەورەی شۆڕشە یا جەژنێکی گەورەی ئەو خەڵکە چەوساوەیە کە 43 ساڵە لەژێر سیستەمێکی لەژێر سیستەمی وەحشیگەریترین دەسەڵاتایە لە دنیا بۆیە پێویستە لەسەر هونەرمەند کە ڕۆڵ و نەخشی هەبێ لەم شۆڕشە پێم وایە ئەو خەڵکەش بۆ خۆی زۆر ئەم جارە زۆر وشیارانە هاتوۆتە مەیدان ینی وشارێکی کۆمەڵایەتی گەورە هەیە وشارێکی سیاسی گەورە هەیە وشارێکی قوربانی گەورە هەیە ینی بەڕاستی ئەگەر ئێمەش نەخشەمان بۆ دانایە ئەگەر ئەحزابەکانی ڕۆژهەڵاتیش نەخشیان بۆ دانایە بەو شێوە ناهاتە پێش بەو شێوە ناڕۆی ئەو خەڵکە خۆی بەڕاستی ئەو خەڵکە عەزیمە ئەو خەڵکە گەورەیە ئەو خەڵکە ئەو شۆڕشە گەورەیە بەڕێوە زۆر بەلای منە زۆر شتێکی زۆر گەورەیە هاین تەقینەوەیەکی گەورەیە مەتمامڵم لە ناوچەکە و لە جیهانە ئێران پێشتر شۆڕشتی بەخۆی بینوە هەتا شۆڕشەی کە شاش ڕووخە بەڵام بەم نۆعێتە ئێستا نییە بەڕێی منە من ڕێی منە ئەمە ئێستا زۆر جیاوازترە من هیوادارم بگاتە ئەو مەنزڵەی ئێمە و خەڵکی ئێرانی ژێوێ بگاتە مەنزڵی ڕزگاربوون و ئازادی خەڵک کاک نەجم چەمک و تایبەتمەندیەکانی ئەم ناڕزایەتیە ئشارەتان پێکرد بازم پێم خۆش بوو لە باری ئەقڵیەتی سیاسی و چه کاریگەریەکی لەسەر ئەقڵیەتی سیاسی و کۆمەڵگا دروست کردووە دەتوانم زۆر گۆڕانکاری دروست کردووە لە عەقڵیەتی خەڵکی بەسەڵەتی سیاسی خەڵکی ئاسایی و خەڵکی سیاسی و خەڵکی بڵێن ناو ئێران هەتا دەسەڵاتی سیاسیش لە ئێرانە ئێستا پێم وایە ئێرانەکەی 2 مانگ لەمە پێش نیست 3 مانگ لەمە پێش نیست ئێران زۆر گۆڕانکاری ڕوویاوە خۆتان نەزانیانێ ئێستا هەنێ دەستکەوت لە نێو ئێران و لە نێو ڕۆژهەڵاتە بۆ دەستکەوتێکی واقعی ڕۆژانە ئەمە شتێکە مەسەڵەنێکی لەوانە ئەم خۆپیشاندان و شۆڕش و ئاخێزانی بۆتە کارێکی ڕۆژانەی خەڵکی ئێران بە تایبەتی ڕۆژهەڵات ئازادی جلوبەرگ و ئازادی مەسەن سەرپۆشتی بە سەرتانایی بە سەرتاوانیانی ئەوە بۆتە واقعەیەکیان دەستکەوتێکی مەیدانی خەڵک هەنێک گۆڕانکاریش ڕوویاوە مەسەلەن لە عەقڵیەتی خەڵکە مەسەلەن ئەمە بۆ من شتێکی ینی گرنگەکە مامۆسایەکی ئاینی لە وتاری ئاینە لە مزگەوتێکی سنا سرودێکی شۆڕژێری بڵێ سرودی شەیدان بڵێ ئەو خەڵکەش بە دوایە بڵێ من کارم بۆ نییە چ فکرێکی ئەو چییە بەڵام ئەوژی ئینسانە وەک ئینسانێک هەستێکی شۆڕژێری هەبوو لە ئەمە گۆڕانکاری دروست کردووە لەسەر زۆر مامۆسای ئاینی تری لەسەر زۆر خەڵک لەسەر زۆر مەسەلەن ئەوانەشی کە بەکرێگیراوی ئێران بوون لەسەر زۆر جاش و لەسەر زۆر ئەوانەشی سەر بە دەسەڵات کۆمەڵێ ئەوەی دروست کردووە بۆ توانم بڵێم ترس و هستریایەشی دروست کردووە لای عەقڵیەتی دەسەڵاتیش عەقڵیەتی سیاسی دەسەڵاتیش لای مەسەن هەنێ شۆڤێنیزمی ناسیۆناڵزمی بڵێن فارس و ئەوەش لای مەزان ئەوانەی سەڵتەنە سوازن پاشا خوازیەکان وە زانی سەحەرەکەتێکی وا ئەوەش دروست بووە بەداخەوە بەڵام خەڵکی ئێران ئەم جارە زۆر وشیارانە هەر لە ئێستا و جوابی یاوە بە ئەو ناسیۆنالیزمە فاشیزیانە و بەو ئەوانەی کە داوای پاشایەتی و داوای نازانم ئیسلاحاتوان دەکەن هەر لە ئیسەوەڵێ نەتاش نەعەمامە وایە نە ڕەهبەر و نەشاو نە ڕەهبەر
هەتر کۆمەڵێ بەڕاستی حەزم باسی ئەوش بکەم کۆمەڵێ دروش و داواکاری جوانی ڕادیکاڵی واقعی لە ڕۆژەڵاتە بیسین لە ئێرانە بەسەر لە شارەکانیان ئەوەی من پێم وایە ئەو هەموو ئەو داواکاری و شیعارات و شتە جوان و بەهێزانە هەمووی لە ڕۆژەڵاتە چوە بۆ تەواوی ئێران ئێرە ئەمە نەک بڵێم دەور و نەخشی خەڵکی ئێران بەهێن بگوێ ئەوانیش کۆمەڵێ داواکاری و شیعاری جوانی گەورەی ئینسانی یعنی شیعارەکان داواکاریەکان ئەمڕۆ هەمووی ئینسانین هەمووی چینایەتین هەمووی دوور لە مەزهەب و فاشیزمی ناسیۆناڵیزم و پاشایەتی و نازامی سڵاحەخواز و ئەوانێ ئەوە بەڕاستی ژێگەی ئومێدێکە ئەوە ئەو خاڵە بەهێزێک کە ئێستا دەسەڵات لێترسێ لە ئێرانە تووشی هیستریا بۆ لێی ئەمریکا لێترسێ سەرمایەداری لێترسێ هەنێ وڵاتی ناوچەکەیە لێترسێ ناسیۆناڵیزمی فاشیەکان لێترسن حتا ئەو جەماعەتە مەزهەبی بڵێ مەسعود ڕەجەوی و کشێوشیۆمان هەمووی لێترسێ لەمە یعنی هەر لە ئێستا جوابیان ناوەتەوە بوو بەوانەی کە بیانێ ببنە بەدیلی ئەم دەسەڵاتە شعارەکەیشیانەوە مەرگ بەر ستەمگەر چێشا باشە شەڕە بەڵێ بەڕاستی ئیتر من ئەوە حەزەکەم یەکشت بڵێم بۆ کۆتایی ئەمە زۆر قسەم لەسەر کرد چەندی ڕووخانی ئەم ڕژێم ئەم دەسەڵاتە گرنگە ئەوە نەش بەدیلەکەی گرنگە ینی بەدیل ئۆلتەرناتیڤی ئەم دەسەڵاتە چیە بێ لە وڵاتی وەکو ئێرانی خۆمانزانین بۆ هەموو جیاوازە فکری و زمان دەتەبوو ئەو هەموو عینەیتە ئەوە من هەل لە ئێستا و خەمی ئەوم لێ هاتووە گەشتبینیشم دەسەڵاتێکی شۆڕژێری و ئینسانی وابێکە بە دڵی ئەو خەڵکە بێت 43 ساڵە ئەو خەڵکە هەمووی تاقی گرۆتەوە ئەزانێت دەستی چزاوە ئەزانێت چیەکە خەڵکی ئێران زۆر وشیارانە هەنگا هەڵێن کاک نەجم بە بڕوای بەڕێستان چەند پێویستە هۆنەرمەندان لەم ماوە کەڵک وەربگرن کە جەماوەر گوێ لە بەرهەمەکانیان بگرن پێم وایە کاتێکی زۆر گرنگە ئەم هەلومەجە زۆر گرنگکە کە هونەرمەند ڕۆڵی وەکوتم ڕۆڵی خۆی تیا ببینێ یعنی سوود وەرگێ لەم فەزایە هەم بەرهەمەکانی بگەێنێ هەم بۆ شیارکردنەوەی ئەو خەڵکە هەموەکو بەڵێ هەموەکو مووقیفێک و هەڵوێستێکی ئینسانی خۆشی یعنی هونەرمەند وەکوم پێشتر باسم کە هەرەوە نێتەوە سرودێکی بڵێن گۆرانێکی عاتفی بڵێ بە بەشن و باڵای مەسەن ئافرەتە یا سرودێکی نیشتیمانی بڵێیت ئەوانە بەمە بڵێ کفایەتە هەم هەڵوێز گرنگە بۆ هونەرمەند هەم سرودوتن گۆرانی وتن مەسەلەن لاوانەوەی لایەنەکانی تری ژیانی ئینسان مەسەن لایەنە چینایەتیەکان ئەو ستەمانەی لەسەر ژنە لەسەر مناڵە لەسەر بیرروڕایە لەسەر ئازادیە لەسەر هەموو ستەمەکانی ترە لەسەر ئینسان تۆ بۆ ئەوانە هەمووی بە ئیش پێی بەرهەمت هەبێ هونەر هەر جوانناسی بڵێن ستاتیکا و جوانناسی و ئەوە نییە شوورەت و خۆ دەرخەی لە پاڵەوەشە تعبیرکردن لەو شتانەش کە باسم کرد و هەڵوێز وەرگرتنیشە و دیفاعیکردنیشە لە ئازادی و لە شۆڕشی خەڵکی تر لە هەر شۆڕ لە هەر گەلێ بێ لە هەر میلەتێ بێ دەبێت هونەرمەند بەو شێوەیە بیر بکاتەوە من دەتوانم بڵم دەبێت ئیسفادە بکە خەڵک ئەم هونەرمەند لەم شۆڕشەی خەڵک زیاتر و زیاتر هونەر پێشکەش بکات زۆر سپاس من پرسیارێکم نەماوە ئەگەر بۆ خۆتان لە کۆتاییدا دەتانەوەیە قسەی بۆ خەڵک یا قسەیەکی تایبەتان هەیە بفەرموون منی شتێکی وام نەماوە هیوادارم توانی بێتمانەوەی کە لە دڵمانە ببێ بیگەێنین یەکشتی تر بن سەرنجی من ڕاکێشاوە لە بیرم چوو باسی بکەم لەم شۆڕشەی ژینە بەڕاستی سێرەگەی ینی یاری و کایەکانی مناڵانیش لە ڕۆژەڵات و لە ئێران بووە بە لاسایکردنەوەی شۆڕ بۆ بە شۆڕ مناڵانیش ئێستا وەک گەورەکان شیعارەکان ئەڵێنەوە داواکاریەکان ئەڵێنەوە مەسەلەن جادە و ڕێگاوبانەکان ئەکەن بە سەنگەر ئەگرن بەڕاستی ینی هەنێ لەو مناڵانەژەیان بینی لە ڕێپێوان و لە شەقامەکانیان بینی شان بەشانی گەنجان و لاوان ئەوانیش ڕۆڵیانەیە لەسەر مەزای لەسەر
گوڵکۆکانی بڵێن گیان بەخت و گودوان لە زۆر شوێنی ترا بەڕاستی بتوان بڵێم ئەم شۆڕشە هەموو شتەکانی جوانە بە گوێڕای هەموو قوربانی و ئەو هەموو خوێنە من لێرەشەوە برسە و سەرخۆشی و درودی خۆمە نێرم بۆ هەموو ئەو گیان بەخت و کردوانەی لە ڕۆژەڵات و لە ئێران گیانیان بەخەت سڵاو ئەنێرم بۆ هەموو کچان و کوڕان و لاوانی شۆڕژێری ڕۆژهەڵات لە هەموو شار و شارۆچەکانی ڕۆژهەڵات و لە ئێران سڵاو لە دایکان و باوکان و خوشک و برایانی گیان بەخت و کردووەکەم و پیانەڵم ئازیزان ئاسۆ ڕوونە بەشی ئێمە هەر سەرکەوتن و هەر سەرەکەوی سپاس بۆی باش زۆر سپاس بۆ بەشداریتان سپاستانەکەم بەڵێ ئازیزانی و بینەرانی خۆشەویست بەم شێوەیە هاتینە کۆتایی بەرنامەی ئەمڕۆمان کە کاک نەجم محەممەد میوانمان بوو تا بەرنمەیەکی تر و دیدارێکی تر ماڵەوە لە بیرشم نەچێت کۆتایی بەرنمەکەمان بەرهەمێکی تری کاک نەجم پێشکەش بای بە خۆشەویست دەکرێت هەر بژی شارەکەی سنا هەر بژی شارەکەی سنا ئەم شارە جاری مەرگی دوژمنە ئەم شارە چقڵی چاوی دوژمنە مێژویم شارە بەخێن و سراوە بەخێن و راوە لە خوێن گەوزانەکە دیسان هەستاوە دیسان ڕاساوە لە خوێن گەوزانەکە دیسان هەستاوە نانەوێ سنەی قارەمان نانەوێ سنەی قارەمان سنەی خوێناوی شاری کاکشوان سنەی خوێناوی شاری کاکشوان نەگرتن نەکوشتن نەزیندانی نەگرتن نەکوشتن نەزیندانی چۆک دەنادا بەسنەی سووری هەردەڵانی ناوەستێنێ سنەی سووری هەردەڵانی هەر بژی سنەکەی خوێنین هەر بژی سنەکەی خوێنین مەکۆی شۆڕشە و گڕی ڕاپەڕین مەکۆی شۆڕشە و گڕی ڕاپەڕین وا خۆشەوە شاردژی بێدادی هاوارە یەک دەنگ ژیان ئازادی وا خۆشەوە شاردژی بێدادی شاردژی نەدادی هاوارە یەک دەنگ ژیان ئازادی ناکەوێ نابەزێ سنەی قارەمان ناکەوێ نابەزێ سنەی قارەمان سنەی خوێناوی شاری کاکشوان سنەی خوێناوی شاری کاکشوان هەر بژی سنەکەی خوێنین مەکۆی شۆڕشە و گری ڕاپەڕین
ناکە نانێ سنەی قارەمان سنەی خوێناوی شاری کەکشوان شاری کەکشوان هەر بژی شارەکەی سنا هەر بژی شارەکەی سنا ئەم شارە جاری مەرگی دوژمنە